دشبا هجراني دا من دخست تشتكي جترى ببيجن تشتكي بقاسي إيشازا قروسان مزين بقاسي بجنا آزادي خوشك بقاسي دل دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمگين من دخست جترى ببيجن جتا حزدكم ولاتو دماوه خوش ببینرین هجا دیسا دی برنامه شبا هجرانی ده دیسا جی هولدانا وک گلک جاران گواشتنا اوران و زفت کرنا هندک آسوین دن داهینان دربرین پیف وشه هلبست چیروک رومان شانو لیکولین کلپور و فلکلور و هش و بیر دوی چارچوه ده ام لخوا دگرن دوی چارچوه ده جی ام دخوازن تشتکی جی خواه و جی گیان خواه و جی رحی خواه جی پیشکش بکن بکرتی دوی برنامه ده میوان من رومان نویس دلال میران ابراهام سرسرا سرچاوا بخیر هاتی بله کات میران رومان و پرسین رومانی زورن لی جکی جان پرسی دست بی بکن او جی پرسکه چاوان دروازه کی پیدا بکن بو برون بو او عالمی فانتازیا و خیال و ایش و درد و گل و حسرت و او جی پرسکه لی پرسا یکمین من دخست میران چیروکا رومانی میران چون دست پید که چیروکا رومانی من پێم وابێت من وەکو خۆم چیرۆکی ئەگەر باس لە ڕۆمانی شەوگەڕەکان بکەم شەوگەڕەکان پێش 2 ساڵێک من دەستم پێ کردووە بەڵام کەرەستە و پارچەی ئەم ڕۆمانە پێشتر لە خەیاڵ و لە ڕابردووی خۆمەوە هێناومە هەموو یەکێک لە ئێمە بە تایبەتی کەسانی نووسەر ڕابردوویەکمان هەیە کار لەسەر ڕابردوومانەکەی هەزن و خەیاڵمان هەڵگری ئەو ڕابردوویە من هاتووم کارکتەرەکان شێوازی دەموچاویان ئوسلوبی قسەکردنیان پێ ئەچێت لە یەکێک لەو کەسانەوە بێت کە لە ڕابردووان ناسی و من بەڵام بەغێر عەمدی هەزن و خەیاڵی من هەستم ئەو شتم بۆ ئەو فەزایم بۆ ئەخڵقێنێ لە کاتێکا دەسەکەم بە نووسینە ڕۆمانەکە من ئەڵێم پێش 2 ساڵ دەستم پێ کردووە بەڵام پێم وابێت پێشتریش ئەم چیرۆکە منی سەرقاڵ کردووە بەڵام بە پارچە پارچە بە شێوازێکی ئاوا تۆکمە و بە شێوازێک ینی لە فۆرمی ڕۆمانە نەبووە لە شێوازی کورتە چیرۆکە و ئەو کەسایەتیانەی لە ناو ڕۆمانی شەوگەڕەکەیە ئامادەییان هەیە پێچێت من ڕۆژە لە ڕۆژان ڕێکەوتیانم کردبێت وە لە شوێنێک لەگەڵیانە دانیشت بم من هاتووم بۆ ئەم کارە من پێم وابێت بە عەمدی و بە خێر عەمدی هاتووم کۆپی ئەو کەسانم کردووە وەکو کەسایەتی لە ناو ڕۆمانەکەیە بەکارم هێناونەتەوە ڕووداوەکانیش هەر بە هەماشێەوە ڕووداوەکان ئێمە باس ڕۆمانەکەین ڕۆمان ینی ڕۆمانتیک ینی خوڵقاندنەوەی طبیعەت ینی خوڵقاندنەوەی چۆنەڵی ژیانی ڕۆژانەی خەڵک ڕووداوەکانیش لەوێەوە سەرچاوەیان گرتووە هەر لەبەر ئەوەشە ڕۆمان برەوێکی بێوێنەی هەیە لە جیهان خوێنەرێکی بێوێنەی هەیە ئەتوانم بڵێم ژانڕەکانی تری هەمووی قوتداوە هەمووی لەخۆ گرتووە شعر یان چۆن هەر بەگشتی ناویان بنێسە لەم ڕۆمانەیە لە 2 شوێنە 2 کۆپ لە شعری تایە بەگشتی ڕۆمانەکە لەسەر بنەمایەکی هوەری شێوەکاری ئەو کۆپ لە شعرە ینی تەبخۆ دروستکردن یان وەرگرتی لە دەمی هەڵبەتە لە دەمی یەکێک لە کارکتەرەکانەوەیە کاتێکیت گۆرانیمان بۆ گۆرانیمان بۆ ئەڵێت لەوێەوە مەشیاری گۆرانیکەش
هەڵبەتە ئەوەش بەشێکە لە ڕۆمانەکە جامە بەستم ئەوە بوو بڵێم کە فەزای ڕۆمان خۆی ئەو ژانرانەی تریشی هەمووی لە خۆ گرتووە و هەموو لە ناوخواجێ کردوتەوە. یەکەم جار کاتی کو دەست بنووسین کرد بە ڕۆمان دەست پێ کردیان بە کورتە چیرۆک کورتە چیرۆک بەڵێ شعر نەبوو لە سەرەتا شعر پێم وابێت لە سەردەمی لاوێتیە هەمومان دەستی بۆ بین هەمومان خۆمان یعنی بەو ژانرە تاقی ئەەکەینەوە لێ چیرۆک بەردەوامی یاننا بەڵێ لە چیرۆک نووسین بەردەوام باشێ ینی پرسێک وسا چاوە یێ نووسەر دزانێ کو ئانها پێویستە چیرۆک بێنووسین و ئانها پلانێکی ڕۆمان هەیە ینی بۆ یەکی چیرۆک نویس و ڕۆمان نویس چمکی ینی لە ڕۆمانێکیش دکاری 10 چیرۆک هەبن گومانیتیانی ئێستا ڕۆمانی شەوگەڕەکان هەموو بەشێکی کە من بەشەکان ژمارە ماونەتەوە ناویشم ناون خۆی لە خۆیان کورتە چیرۆکێکە لە 22 پێما بە 22 بەش پێکات و ئەم ڕۆمانە ئەم 22 بەشە هەر بەشە و خۆی بە تایبەتی یعنی ئەگەر جیای کەیتەوە بە تەنیا ئەتوانرێت ینی چیرۆکێک بێت بۆ خۆی. من پێش ساڵێک بەشێک لەم بەشانم لە گۆڤاری ئەدەبی سەردەما بڵاو کردەوە هەتاوکو خۆم بە هاوڕێ و خوێنەرانم نەوت ئەمە بەشێکە لە ڕۆمانی شەوگەڕەکان کە لە داهاتوێکی نزیکە بڵاو کرێتەوە کەس نەیزانی خۆی بۆ خۆی کورتە چیرۆکێک بوو و بە گوێرەی ئەوەش کە ئیتر لێرەیە بە ڕۆمانەکە بە بڵێن ڕاویەکەی گەڕەرەوەکە کەسی یەکەمی تاکە یعنی من ئەیگەڕێتەوە کەسی یەکەمیش لە ناو ڕۆمانەکەیە بڵێن مارتن سەلەمۆیە مارتن چیرۆکەکەمان بۆ ئەگەڕێتەوە و لە هەمان کاتیشا بەلای منەوە لە هوەری چیرۆک نووسینە کاڵین هوەری گێڕانەوە هوەری گێڕانەوەی تر ڕۆمانی شەگرێتەوە و کورتە چیرۆک و نۆڤێلە ئەوانە شەگرێتەوە زۆر گرنگە بەلامەوە کە کاراکتەری ناو چیرۆکەکانمان ناو گێڕانەوە خۆیان بێنە دەنگ بە دەنگ و ڕەنگی خۆیان نمایش بکەن لە ڕۆمانی شەوگەڕەکانە کەسێک نییە ینی من وەسفی بکەم کەوا خۆی ئامادەی نەبێت و بە دەنگی خۆی و بە ڕەنگی خۆی چیرۆکی خۆیمە بۆ نەجێڕێتەوە یان خۆی بە ڕووداوەکان نەکەوێت تەنها کەسێک کە لە ڕۆمانی شەوگەڕەکانە ناوی هاتووە و دەورێکی سەرەکیشی هەیە ئەو شێوەکارە کوردەکەیە شێوەکارێکی کوردیتیان ناوی سامان خدرە لە هەموو چیرۆکان هەیە شێوەکار ئەو شێوەکارە لە سەرتا و لە کۆتایی شەیە لە هێڵی سەرەکی ڕۆمانەکەیە بە تەواوەتی ئامادەیە بەڵام سامان خدر خۆی نمایش ناکات لەبەرەوەی من لەم ڕۆمانەیە سەرسام نەبووم بە کاراکتەری بڵین ئەو کاراکتەرە خۆی وەکو کەسایەتی بەڵام سەرسام بووم بە کارەکانی لەبەرەوەی کەسێکی شێوەکارە من هاتووم تابلۆکانیم نمایش کردووە ناوی سامانم هێنا و تابلۆکانی نمایش کردووە و تابلۆکانیشی لە کۆتاییە ئەبنە نوێنەری بڵین میلەتی کورد ئەبنە ینی لە هەموو جیهانە نمایشەکرێ لە پێشا لە شاری ئەمیستەردام لە مۆزەخانە نمایشەکرێ کارەکانی سامان و پاشان کارەکانی سامان لە ڕۆمانەکە ئاماژەی پێدراوە شانسی ئەوەی هەیە بە هەموو جیهانە بگەڕێ هەموو جیهان بیبینێت کارەکانی سامانیش خۆی کەسێکە سامان کەسایەتێکی زۆر بێوێنەیە هەڵگری ینی هەڵگری خەیاڵ و بیری سامان هەڵگری ڕووداوەکانی نیشتیمانی باوکێتیکە کوردستانە لەگەڵ خۆیان هەڵی گرتووە و لەگەڵ خۆیان بردوێتە وڵاتی هۆڵندا و لە شاری ئەمیستەردام وەکو ئاوارەیەک لەوێژی سامان خۆی سەرونگم ئەبێت یعنی تەواو تاسیرێکی بە شێوەیەک ڕووداوەکانی ڕابردووی تاسیرێکی وای لەسەر کردووە کە ئیتر تەواو هیچ پابندێکی نەمێنێ بە ژیانەوە بەڵام کارەکانی سامان بەراورد بەردەوام بەراورد دەکرێت بۆ نمونە کاتێک مارتن سەلەمۆ لە میسر ئەگیرێت ئەو سیر ئەبێ بەلایەوە کە پێشتر کارەکانی سامانی بینیوە بەڵام ئێستاژە بینێ لە وڵاتێکی و میسرە لەسەر دیواری سژنەکە هاوشێوەیەک هەیە بۆ نمونە حیجاب و بۆ نمونە ڕەنگی ڕەش و بۆ نمونە ئەو شتانەی کەوە لە وڵاتە لەسەر دیوارەکان ئەی بینێت سیرەکە ئەمە هاوشێوەیەکەیە سیرە بێ بەلایەوە کوردێک لەوێ و میسرێک لێرە ینی ئەبێ ئەمە کللتورێکی هاوبەشیان هەبێت بۆیە کارەکانیشان لێگەچێت ئەگەر ئەم بە ئاوایەکی تر ئەم ببێژن ڕۆمانە کوردی بکشتی ینی ڕۆمان وەک هونەر ئەگەرم ببێژن کوردستانجی ینی نە زۆر گەڤنێ
و ئەگەرم بێن دنیاژی دکارە بە ئاوایەکیش ئاوایان ئەوجی هونەرێک دیتر بی ینی لێ ڕۆمانە کو ئیرۆ تێ نویساندن باش ڕۆمانی کوردی و بتایبەتیژی بێ دیالێکتا ئەم بێژن ئەم موسا نەبێژن ئەم دکارم بێژن سلێمانیە باش يعني بۆ جغرافیاش ئەم دەست نیشانکردی چونکە ئەمە ئانهاژی سلێمانینە بەڵێ ئەو ڕۆمان وەک داهێنان ئافراندن خولقاندن و ئەو نووسەر ئەوەی خولقێنەرە ڕۆمان نویسە و داهێنەرە بەڵێ لە ئالیەکی دی ئەو خەلک خەلکێن کو bi zimanê wî nûserî qise dikin çimkî gotinek mopasan ana hat bîra min dibêje em çon dikarin tecrübeyên xelkê bo wan carekî tir bên fermo ew e tecrübê wê wijdanî û însanî û êş û derd û hesret û ta kîjan deyê dikare wê trajîdiyayê wê êşê bilê ragihîne berceste bike yani bi rastî jî bo xelkê bêjin fermo ew e êşa wê ئەوە ئێشەوە بەگشتی ینی موسا بێژن بەڵێ ینی گۆری خوێندناتە و تەجروبەیاتە ئەگەر ئێمە لە ئاسی ینی لە ئاسی سەرانسەری کوردستانە سیر بکەین بەێ نووسینمان لە ئاستی ینی هوەری نووسینمان بەگشتی بە هەموو ژانڕەکانی هوەر بەگشتیش بە هەموو فۆرم و شێوازەکانیەوە ئیتر کە من باز هوەرەکەم مەڵێم هوەری شێوەکاری هوەری چیرۆکنووسی لە ئاستی ڕووداوەکانمانان نین ئەگەر ئێمە بێت و لە بگەڕێینەوە لە سەردەمی بڵین ڕووداوەکانی ساڵی 1920 و سەتایی بڵین سەدەی 19ەوە دەست پێ بکەین پێشتریش سیرەکەین هەر لە بڵین ڕووداوەکانی دەرسیم و هەر لە ئەوانەی بڵین لەسەر ئەو کاتە لە سێمانیە بڵین قەسبی ئینگلیز لەسەر سێمانی و شۆڕشی بڵین قازی محەممەد لە مەهابات و ینی نووسینەکانمان بەگشتی هوەرمان بەگشتی لە ئاستی ڕووداوەکانانین ئێمە نەمانتوانیوە بە شێوازێکی بە شێوەیەکی هوەری من باس لە نووسینەوەی مێژوو ناکەم بەلی باس سێرەیە لە ینی فۆرمێکی تایبەتیەکەمەوەش فۆرمێکی هوەریە لە ئاستی ڕووداوەکانمانان نین چۆکو شێوەکارەکانمان چۆکو موسیکزانەکان چۆکو ینی شیعراتوانم بڵێم تۆزێک ینی ئێمە چەند شاعیرێکی بەتوانامان هەبووە لە ڕابردووە ئەوان ئەتوانم بڵێم تۆزێک ئامادەیان هەبووە ئامادەیان هەبووە لە نزیکەوە توانیویانە تا ڕادەیەکی باش ینی وێنایەکی بڵێم ئەگەر بڵێم لە ئاستی جیهانە ناتوانم بڵێم لە ئاستی جیهانە ینی ئاستێکی باڵایان هەیە بەڵام لە ئاست بڵێ تا ڕادەیەک لە ئاستی بڵین لۆکاڵی و لە ئاستی کوردستانە ئەتوانم بڵێم شعر وێنایەکمان ئەیاتێ لەسەر ڕووداوەکان وەتەنها هەر ئەوە شەکە لە بەردەستمانایە ئێمە بتوانین نەوەی ئێستا یەکێکی وەکو من بتوانم ئیشی لەسەر بکەم بتوانم یعنی وەکو ئاوێنەیەک وابێت لەو ئاوێنەیەوە لە ئاوێنەی شعرەوە زۆر جار دەتوانین لە ڕووداوەکانی ئەو سەردەمانە بڕوانین بۆ نمونە ئێمە باس لە ئەنفال بکەین و پێش ئەنفالیش ئێمە زۆر زیاتر لە وەشمان هەبووە یعنی لە پێش ئەنفالیش ئەنفالێکی بڵین شاراوە هەبووە بۆ نمونە پێت بڵێم لە ساڵی 1940 ساڵی 1950 بۆ 60 ئێمە 60 بۆ 65,000 جوولەکە کوردی جوولەکە دیپۆرت کراون ئەتوانم بڵێم جینۆساید کراون بەبێ خواستی خۆیان ینی ڕەوانەی وڵاتێکی بێگانە کراونی ناچێکی ناوەنەی بەبێ ئەوەی هیچیان لەسەر نووسرا بێت ئەمجا دوایی ئەمە یعنی لە سێبەری نووسەرەکانمانە ئەم شتانە ڕوویان ناوە بەڵام ئەوان سەرقاڵ بوون بەشتی ترەوە سەرقاڵ بوون بە زۆر شتی لۆکاڵیەوە بە زۆر ڕووداوی ڕۆژەوە ئەوە
ئەوە داخێکی گەورەیە هەڵبەت ئیترەوە ئەوە بێ لە ئێستا بەدواوە بێمە ئەوانە ینی بزانین ینی بیان نووسینەوە ینی وەکو لە بواری هوەرە ئیشیانە سەر بکەین و دوای ئەوەش ئەنفال و دوای ئەنفال ئەمانە ڕووداوە گەورەکانن کە من ناویانە بم ینی ئێمە توانین ینی سەدان ڕووداوی بچووک لێرە و لەوێ لە سەرانسەری کوردستانە ینی ناویان بێنین و دوایەوە شنگال ئەوە هەتاوەکو ئەم ڕۆژ نازانم ئێمە ئەوە ساڵێک بەسەرا تێپەڕیکەوە ئێمە کارێکی هوەری باڵامان هەبێت لە ینی چ لە ئەوروپا و چ لە کوردستانی شتێکی وامان هەبێت لە ئاسی ئەو ڕووداوە گەورەیە بێت کەوا نەک خۆمانی پێسەرسان بین نەک تۆ پرسیاری ئەوەت کردکەوە بە خەڵکی خۆمان بڵین ئەمە نووسینێکی هوەری ئێمە لە ئاسی تراژدیەکانی ئێوەیە بەڵام هەڵبەتە ئەوەش گرنگە ئێمە کارێکی هوەری وامان هەبێت لە ئاسی ڕووداوەکان هەبێت تاکو پیشانی دەرەوەی خۆمانی بین هەروێ پرسێ دکم ئەوجی هەیە لێ پرسێکی تر مەسەلەن وەک نمونە بە تایبەتیژی ڕۆمان ئەو هێز ئەو هون ینی چاوە ڕۆمان نویس ئەس بسۆرانی بێم دەتوانێ دیرۆک مێژوو ڕوودان درۆمانێ دبجه بکە بی که دیرۆک و مێژوویە بنویسین ینی چاواتکاری خۆ دوور بخە کو ئەو نە کتابەکە دیرۆکی و تاریخی ئەو مەبەستم ئەو تەکنیک چاوا دکارێ ئەو بە مەسەلا زمان بگرێدایە مەسەلا فەنتازیا بگرێدایی مەسەلا هونەرا ئێن و سەرێ چۆن ینی مە زۆر ڕۆمان خوێندنم ینی دیرۆکەم بێ ڕابوو چوو هات کتابە تاریخی یار بسات بێژە هەرەوەیە بەڵێ بێگومان ئێمە ئەم ژانڕە بۆ ئێمە زۆر نوێیە بۆ ئێمە زۆر نوێ ینی ئێستا تازە ئێمە ئەتوانم بڵێم ینی هەوڵ هەبووە من ئێستا کێشەی کوردستان بڵین بە بۆنەی دابڕانمانەوە لە یەکتری بە بۆنەی دروستکردنی ئەم بە بۆنەی دروستکردنی ئەم سنوورە دەسنوردەوە لە بینی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوایە ئەمە وای کردووە کە لۆکۆمۆتیفێک نەبێ لە بینمانە هەتاوەکو ئێمە نەک تەنها نووسەرەکانمان ینی لە بواری بڵین هوەر بەگشتیە ئاگاداری یەکتری بین ئێستا ئەگەر من ینی وەڵامی پرسیارەکەت بەمەوە لەسەر ڕۆمان ینی هێزی ڕۆمان ینی وەصفێکی کورتی ڕۆمانت بۆ بکەم کە ئێمە باسە ڕۆمانەکەین ینی خوڵقاندنی جیهانێک بەدار و بەرد و بەخان و بە شاخ و ئیتر ئەگەر بتەوێت لە هەچ شوێنێکا تۆ ئەو ڕووداوەکان ڕووبات تۆ ئەبێ سەر لە نوێ بیخڵقێنیتەوە بە سەر لە نوێ فەزایەک بخڵقێنیتەوە کە ئیتر بە کەسایەتی و بە هەموو شتێکیەوە ئەبێ سەر لە نوێ بۆ نمونە لەسەر وەرەقە و بەو کەرەسەی کە لە بەردەستایە ئەو کەرەسەیە شەڵبەتە ئەوە زمانە بەو کەرەسەی کە لە بەردەستایە لە بەرهەمی خەیاڵت سەر لە نوێ بیت تۆ ئەو جیهانە بخۆڵقێنیتەوە ئەو جیهانەیتە شارێکە گوندێکە وڵاتێکە هەڵبەتە ئەوەشەکەوێتە سەر کارکتەرەکانت تۆ ڕووداوەکان چۆن ڕوایات ئەکرێت لە ژوورێکە ینی ڕۆمانێک ژێڕێتەوە ئەکرێت لە گەڕەکێکا بێ ئەکرێت لە شارێکا بێ ئەکرێ هەموو سنوورەکان ببەزێنێت و بە هەموو جیهانە کارکتەرەکانت سەفەرکەن ڕۆژێ لێرە بێت و ڕۆژێک لەوێ بێت ڕۆمانی شەوگەڕەکان لە دووسێ شوێن ڕوئەیات وە لە هەمان کاتیشە کارکتەرێکی لاوەکی هەیە لە ناو ڕۆمانەکەیە ئەوە سەفەرەکات بە هەموو جیهانە ینی بە بەلەمێکی بچووک ینی بە هەموو بەندەرەکانی جیهانە ئەگەڕێت ڕووداوەکانی ینی باسی ژیانی خۆیە کات کە چۆن بەو شوێنانەیە گەڕاوە ئەمە مەبەستم لەوەیە ینی لە ڕۆمانێکا تۆ توانی فەزایەکی زۆر ینی بێوێنە بخڵقێنی تەتوانی سەر لە نوێ ئیشی ڕۆمانیش ئەوەیە کە تۆ ئیش لەسەر بۆ نمونە لەسەر مێژوو ئەەکەیت تۆ ئەتوانیت فکشیمان هەیە و نۆن فکشیمان هەیە ینی ئەتوانیت تۆ وەکو خۆی ڕووداوەکان بجێڕیتەوە و لە هەمان کاتیشە بە دیوێکی ترا ئەتوانم بڵێم ئەتوانیت نووسەر ئەتوانێت خەیاڵی خۆی تێکەڵ بکات
کە خەیاڵی خۆت تێکەڵ کرد ئەو کاتە ڕووداوەکان بەرجێکی تریانەکەی بەبەرە ئەوژی مەسەلا فەنتازیا و کاراکتەرەکان ناوی تاکید بۆوێ لە یەک ڕۆمانە سەلیم بەرەکات هەر دەرباری مەلە سەلیمێ بدلیسی قسە دکە یعنی ئەوەی کو بخوێنێ ئەوە بوو ساتێ دیگهێژێک و سەلیم بەرەکات دیرۆکە بدلیسێک گشت خوندی و دەرباری مەلە سەلیمێ بدلیسیژی خوندی یعنی جارکێ من خۆشێ پرسی من گوتە ئەو لە کۆانی گوت من بە تەنها دوو دێر یعنی بتەنێ نوچەیەکێ دڵێ مەلە سەلیمێ بەدریسی کاتێک و ئەم بێژن عسکەری تورک هاتنە خوابێتی قونسڵخانەیە ڕووسا بەس لەور هاتی کوشتن لێ ئەو ئەم بێژن بیسیه لاپەر هەر دەبێ من دروست کرد ئێمە گۆ ئەو نابدەرەو گۆ ناگۆ پشتی پێنجی ساڵێدن دەبە ڕاستی ینی پرۆبلمتی نەیە زۆر ڕاست من ئەگەر بێمەوە سەر ئەم ڕۆمانە دیمەنێکی تایە ئەو دیمەنە لە سژنێکە لە کەوا دیمەنی ینی سجنی یەکەم 6 مانگی پێ ئەچێت کاتێک بۆ نمونە شەوگەر بەڵێ ئەمە شەوگەڕەکە کە کاتێک بڵین کەسی یەکەم بڵین کارکتەری سەرەکی کە کاتێک ئەچێتە میسر لە میسر بە هەر شێوازێک لە شێوازەکان بێت ئەگیرێت کە ئەچێتە سژنەوە 6 مانگ لە سژنی یەکەمە بێت لەوێ بەبێ ئەوەی پێ بڵێنە سەر چی گیراوە من خۆم من ئەو سژنم نبینیوە ئەو سژنم نبینیوە و ممارەسەی ئەو ژیانم نەکردووە لە ناو لە بینی ئەو چوار دیوارەیە بەڵام هەر هەواڵێک کورتە هەواڵێک بۆ من بەس بووە کە لە تەلەڤیزیۆنێکەوە بۆ نمونە لە جەریدەیەکە بیخوێنمەوە ینی ژیان لە ناو سژنەکان ینی بەندیخانەکانی میسرە چۆنن لەوێەوە هەڵبەتە ئیترەوە کاری خەیاڵمە کاری فەنتازیایی بڵێن فەنتازیای ئیتر تۆ چ فەزایەکت بۆ خوڵقێنێ چۆن زیاتر دەیت ئەمە سەل لە نوێ دروست دەکەیتەوە سەل لە نوێ دروست دەکەیتەوە لە سژنی دوو هەمە سژنەکە زۆر لەوە گەورەترە چۆن یعنی سژنەکان مانەگرن ینی چۆن بڵێن پاسەوانەکان چۆن کرداریان لەگەڵاکەن لەگەڵ سژنەکانە ئەمە هەمر خۆم مەمارەسەم نەکردووە بەڵام پێم وابێت لە ڕابردووە ڕۆژێک لە ڕۆژان لە شوێنێک خوێندومەتەوە یان هەواڵێکم لەسەر بیستووە لە ڕوانگەی ئەوە من هاتووم خۆم بینایەم چیرۆکەم کردوەوە سەر لەنوێ هەروەکو چۆن تۆ ئەو باست سەلیم بەرەکات چۆن لە تشتێکی ترشی مەسلەی ئەم بێژن بکارهێنانی یان ئەم بێژن ئەو میراتگیری ئەم جێر دەبێژن مەوروس مەسەن ئەگەر داستان بن ئەگەر ئەفسانە بن ئەگەر زاکیرا جەماعی کەون بە ئەگەر فلکلۆر بە ئەگەر کەلەپۆر بە گشتی ئەم نابێ بکن میتۆلۆجیایی کورد ئەم مسابق ئەوژی بەشەکە ینی زۆر ڕۆمانە مرۆڤ دەخوین ینی ئەو دێ بکارئانین لێ پرسا من وسایە ڕۆماننویسێ کورد باوەریاتە حتا کیژارە دەی سەرکەفتی بکارئانینە ئەم بێژن vê میتۆلۆجیایە de yani deqekî میتۆلۆجی pişêwazekî bikaribe tazegerî bo yani xelkên xwînerên emro tiştekî wisa heye ئێمە لە دەستپێکین بەڕاستی ئێمە لە دەستپێکین ئەوە ئەبێت بۆ ئەو دەرفەتەشی کە ئێستا لەم 10 ساڵی دواییە کە ڕەخساوە پێشتر ئەو دەرفەتە نەبووە ئێستا ئێمە ئاستی جیهان بینیمان زیاترە منی خۆم یەکێکم لە هۆڵەندا ئاژیم ئەوە لە نزیکەوە دانیشتنم کردووە لەگەڵ کەسانی نووسرا ئەو کەسانەی ڕۆمان نووس بوون یان ئەو کەسانەی کە چیرۆک نووس بوون پێشتر من هەوڵێکم هەبوو لێرە و لەوێ کورتە چیرۆک نووسین بەڵام کاتێک من هاتم هەڵبەتە ئەوە خۆی منەتوانم بڵێم بەهرەی جێڕانەوە ئەوە لە 120 لە 180کەی تری لەکوێوە هێنیت چی بکەی باشە هەتاوەکو تۆ ئەم بەهرەیە لە تۆیە گەشە بکات بەهرەی جێڕانەوە بڵین هوەری جێڕانەوە
و ئەوەشمان لەبیر نەچێتەوە ینی هوەری جێڕانەوە بۆ بڵین ڕۆژانە ینی لێرە لە ناو خەڵکە و لە سەرجادە و لە ناو خێزان و لە بینی هاوڕێ و دۆست و دوو خۆشەویست و بەردەوام ئامادەیە بەردەوام ئێمە پشت بە هوەری جێڕانەوە ئەبەسین کە کاتێک ئێمە بەیەکەگەین کە کاتێک من هاتم بۆ ستودیۆکەی ئێوە کە ئێمە یەکەم لێ دوانمان کرد ئەمە خۆی هەمووی هوەری ینی پشتە بەسیت بە هوەری جێڕانەوە کاتێک تۆ لە منت پرسی چۆن بە تەکسیەکە ئێرت دۆزیەوە ئەمە بەڕاستی منە بێ بۆت بژێڕمەوە چۆن گەیشتمە ئێرە وایتر ئەمە لە یەکێکەوە بۆ یەکێکی کە فەرقی هەیە بەڵام ئایا ئێمە ینی تەکنیکی ئاسی گێڕانەوەمان ینی گونجاوە یان ئەتوانم بڵێم لە ئاسی خۆیایەتی چونکە ئەوە ئەگەر ئێمە تێیپەڕێنین ینی بیکەین بە هوەر بیکەین بە ینی بە کورتە چیرۆک بینوسینەوە تاوەکو ئەگەینە ڕۆمان تاوەکو ئەگەینە نۆڤێلەوە ئەگەینە ڕۆمان ئەوە بەڕاستی ئیتر کۆمەڵێک یاسا و ڕێسای خۆی هەیە هەڵبەتە لێرەیە لە بواری هوەرە ئەمە یاسا و ڕێسایەکی واش ناڵێم کە ئیتر ئەمە 5 خاڵەوە بێ پەیڕەوی ئەم 5 خاڵەکەی من بە شێوازێکی ئەبستراکتی ڕاستەواکەم ئەوە گرنگە ئەوەش ینی کتێبێک نییە تۆ لە بەردەستا بێت ئەگەر ئەم کتێبە بخوێنیتەوە دوای خوێندنەوەی ئەم کتێبیتە تۆ توانی چیرۆک بنووسێت توانی ڕۆمان بنووسیت ئەوە ئیتر پێم وا بێتە بێ ئەزمونێکی دوور و درێژت هەبێت وە لە هەمان کاتیشا کە تۆ بەهرەیەکت تایە کەەوە ئەویش بەهرەی گەڕانەوەی و توانای گەڕانەوەت باشە و خەیاڵت بەرفراوانە و فەنتازیاش خۆی لێرەیە ئیتر ئەوە تۆ چەندێک لێ ئیزافە ئەەکەین ئەوەش زۆر گرنگە هە لە بواری ڕۆژنامەگەریشە ئێمە ینی ئەوە هەستی پێەکەین سیرەکەین کاتێک ڕووداوەکان لە کوردستان ڕۆیات تەلەڤیزیۆنەکان هەمووی کەسی خۆیان لەوێ هەیە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان دەرەکەون لە یەکێکۆ بۆ یەکێکی تریان ینی ئاستی گێڕانەوەکە جیاوازە چی ببینەر ئەگەیەنێت و لە هەمان کاتیشا کە لە پشتیەوە ڕووداوەکان بەردەوام ڕوو ئەیەنە و چە ئیزافەیەگە کاتە سەرەوە ڕووداوانە جا لەبەر ئەوە ئەتوانم بڵێم ینی هوەری چیرۆک نووسین و نۆڤێلەیان ڕۆمان بە تایبەتی بۆ کۆمەڵگا زۆر گرنگە بۆ کۆمەڵگا زۆر گرنگە و لە ئێستاە ئێمە هەوڵی زۆر باشمان هەیە نووسەرمان لە باکوور و باشوور و ڕۆژاوا و ڕۆژهەڵات هەیە کە ئێستا هەوڵەیەن کە ڕۆمانیان هەیە ڕۆمانەکانیان ئێستا بڵێن ڕۆمانی کوردی پێشتر هەڵبەتە ساڵی 1970 نەوەتەکان بە دەگمەن بە ناوازە لێرە و لەوێ کراوە بە زمانە ئەوروپیەکانی یا زمانی ئینگلیزی بە تایبەتی بەڵام ئێستا ئەو هەوڵە هەیە کە لە من پێم وابێ لە 3-4 ساڵی داهاتووە دەیان کاری باشمان دەیان ڕۆمان و چیرۆکی کوردی ئەکرێ بە زمانەکانی تر بە تایبەتی زمانی ئینگلیزی ریکاک میرم پرسێک دیژی یعنی پرسێک وساژی هەیە کە یعنی ئەوتە بەحسا بەهرە و بەهرەمەندی و حتا تە دەستنیشانژی کرد ینی با 20 سەدی نزان وساب و وسابە لێ ئەو پرسا کو دبێژن ئەوێ کڕۆمان نویس چمکی ئەو ڕۆمان کارێکی ینی پڕ بەرفرە فەرەوان ینی دکارێ زانست و علم هەبێ دکارێ ژیانە دەرونی هەبێ دکارێ کیمیا هەبێ دکارێ فیزیا هەبێ دکارێ ینی حتا ژیانە بێژن لاور و حەیوان و ئینسان و حتا کۆسمۆس و عەزمان و ستێر ینی ئەو پرسا کو ئەو کابرای ڕۆمان نویس پێویستە مرۆڤێکی ئەنسیکلۆپیدی بکارە بێ ینی ئەو هەم چ ژێر بێژن جیهان بین بەڵێ لێ gelek cara mirov pêrgî yanî birastî jî roman nivîsekî dibe tiştekî wisa tineyê yanî tune lê ihtimal wexta ku romanê dinûse ew cîhanbînî durust dibe çûn dibe ew yani ew mesela hemû warên jiyanê zanîn û derbirîn û dahênan di romanê de û ji vir diçe wir û ji wir diçe wir yanî dunya birastî jî seyr e ئەگەر سەرنج بین بڵین نووسەران
ئەگەر بڵێن بۆ نمونە نووسری بێگانە بە نمونە بێنینەوە زۆربەی ڕۆمانە باشەکان زیاتر لە 4 ساڵیان پێچووە زۆربەی زیاتر لە 4 ساڵیان پێچووە 4 ساڵ گەڕان 4 ساڵ بیرکردنەوە من ئەتوانم بڵێم من خۆم هەستم بەوە کردووە کەوا ئەم 2 ساڵە بە بەردەوام 24 ساعت خەیاڵی من ئەم ڕۆمانی شەوگەڕەکان چه ڕووداوەکان و چه کاراکتەر و چه خوڵقاندنی ئەو شتانە و بیرکردنەوە لەو چۆن یعنی تۆ فەزایەکی وە بخوڵقێنیت کە ئیتر ئەم کاراکتەرانە دەوری تیا ببینن ئەو دەورەی کە خۆ دەدەوێت ئەو چیرۆکەی کە تۆ خۆ دەدەوێت بیگەڕیتەوە هەڵبەتە بەگشتی وەکو کتێبەکە ئەڵێم من چیرۆکەکە ینی گەڕاومەتەوە بەڵامی تر وەکو لە ناو ڕۆمانەکەیا چیرۆکە کەسایەتیەکان خۆیان نمایشەکەن و چیرۆکانە جەڕنەوە لە ڕۆمانێکی وایە ینی ڕۆمان هەیە ینی 10 ساڵ بە دواتچوونی بۆ کردووە ینی ڕۆمان نووسەکە ینی سەفەری کردووە دەیان سەفەری کردووە خۆی ینی بەر ئەو کللتور و بەر ئەو زمان و بەر ئەو دیالێکت و بەر ئەو شتانە کەوتووە کە لەو شوێنانەیە بوون من ئێستا کاراکتەرێکەیە لە ناو ڕۆمانەکەیە سەلیم عومەر میسریە من ئەگەر بۆ نمونە من ئەبوایە کەسێکی میسریم بدواندایە ئەبوایە بمزانایە زیاتر خواروی میسر بڵین بۆ نمونە بەچە عەرەبی قساکەن بەچە عەرەبێکی بڵین هین قساکەن هەتاوەکو من کاتێک سەلیم خۆی قساکە کاتێک سەلیم خۆی چیرۆکی ژیانی خۆی گەڕێتەوە ئەمە بەڕاستی هەمووی بە دواتچوونە ئەمە لە ئیشی هەفتە و 2 هەفتە و ساڵ نییە وە لە هەمان کاتە ئەگەر هەر ئەم ڕۆمانە یعنی باسی جادەکانی شاری ئەمستردامی تیا ئەمستردام کە شارێکە لە هۆڵندا باسی شەوانی ئەمستردامی تایە باسی کافتریەکانی ئەمستردامی تایە ئەما بێ نووسەر خۆی بەری کەوتبێت هەبێ نووسەریانی شارەزایەکی ئەو تۆی هەبێت کە تۆ ناوت هێنا کە ناوی شوێنە تێنا کەوت شاری سلێمانی جیاوازە ئەگەر من ناوێکی بەمێ ناوەکە لە هیچ شوێنێک بوونی نەبێت ئەتوانم ئەو کاتە خۆم گەڕک و جادە و شوێنەکان بە شێوازێک بخوڵخێنم کە لە فەنتازیاوە سەرچاوی گرتووە بەڵام کە من ناوی لە واقع نەبێت کە کاتێک من ناوی شاری سلێمانی مێنایە ناوی شاری ئەمستردامە مێنایان دیار بکرد ئەبێ لەو کاتەیە ئاگادار بم ئەمە ڕۆمانێکی ماڵێن ڕۆمان ینی ڕۆمانتیک ینی واقع ینی پارچەیەک لە واقع ینی کە باسە ڕۆمانەکەین بەداخەوە بە ئاماژە بە شتێک بەم ئێستا لە باسی شاری سلێمانیت کرد ئێستا لە شاری سلێمانیە چەندین کتێب بە ناوی ڕۆمانەوە بڵاو بوونەتەوە بەڵام ینی ڕۆمانتیک نین ینی واقع نین باسە واقع ناکات ینی شوێن دیار نییە کاتونە ینی ئەتوانم بڵێم ئەوانە ئەچنە قاڵبی فەنتازیاوە چۆنەڵێن ئێستا بە نمونە بێنم و هاری پۆتەر ینی چەند جزێک چەند بەشێکە ئەوە بە ڕۆمان لە لێتراتور و لە ینی هونەری نووسینە بە ڕۆمان ناوزەت ناکرێت چونکەەوە لە دەرەوەی واقع ئەو خۆی هاتووە جیهانێکی خۆڵقاندووە بە دار و بەرد و بە کاراکتەر و بە هەموو شتێکەوە کە لە دەرەوەی ئەم جیهانە واقعی ئێمەیە جابێ لەویا بەڕاستی زۆر ئاگادار بین ینی هەچەند کە ژانرەکانیش تا ئێستا لە کوردستان جیانەکرانەوە لایەن بڵێندارن نەشرەکانەوە وە لە هەمان کاتیشا ینی زۆر چیرۆکی درێژەیە کە بە تەواوەتی ینی لە فەنتازیاوە سەرچاوی گرتووە خوێندنە نووسەر بخۆە ینی کاتیان بێرتەوە ئیکۆ مەسەن دەبێژە ئەو سەرنجامی خوێندنی 30,000 کتابێ بەڵێ یانجی کاتی مەسەن مۆبی دیکە هەرمان مێلڤل مەسەن پێنجی پەل لاپەر بەسە حود دەکەی بە شێوەیەکی علمی و زانستی ینی ئەوجی پرسەکەی دەخلقین یان حتانی کیژان دەرەجی ئەس دەکارم خەمان دوو بکەم بۆ ڕۆمانێک سەرکەفتی ئێستا لەم ڕۆمانەیە هوەری شێوەکاری بۆ نمونە وە چەند شەپۆلێک لە هوەری شێوەکاریە بە تایبەتی شەپۆلی کۆبرا شەپۆلی کوبرا بڵێن چۆنە ئێماڵین کوبیسم و چەند شەپۆلێکی تر شەپۆلی کوبراش کە لە هۆڵنداوە سەری هەڵاوە کەسایەتی بڵین کەسایەتی سەرەکی و بڵین دایکی کەسایەتی بڵین سەرەکی ئایفاسەلەمەوە لەم ڕۆمانەیە ینی خۆی یەکێکە لە دامەزرێنەرانی ئەو شەپۆلی ینی هوەری شێوەکاری بەسمە ئەوە لەویا هەڵبەتە من خۆم زۆر سەرسامم بەو هوەرە بەردەوام
لەو بوارەیە ئەخوێنمەوە و بۆ ئەم کارش بە دواشوونێکی زۆر دوور و درێژم کردووە و لەگەڵ هاوڕێی نزیکم هەیەکەوە شێوەکارن لە ئاستێکی باڵایە کارەکەن هەوڵندایە یعنی لەگەڵاوانە لێدوانم کردووە ینی نەک جارێک نەک دوو جار تێکسەکانمان دیسان سەر لە نوێ خوێندۆتەوە ئایا ئەمە لە ئاستی ئەوایە ئێمە بتوانین ینی ئەمە باس دە هوەرە بکەین باز دە هوەرە باڵایە بکەین و چۆنەڵی هەر نموزەجێک بین بەدەستەوە لەسەر ئەو شەپۆ لە شەپۆلی بڵین کۆبرا کە لە بواری شێوەکاری کاریان کردووە لە هەوڵ ئەوەش خۆی لە خۆیە تۆ باس لە هوەرێگەکەیتی تر هەر بە هوەرێک نەک بڵێم تابلۆکانی جوان بوو تابلۆکانی ڕەنگاڵە بوو نەخێر ئەمە زۆر لەوە زیاتر لەم ڕۆمانەیە باس لە هوەری شێوەکاری کراوە هەر پرسە ینی پرسەکە زۆر تاریخی زۆر مێژووی زۆرجی تراژیدی بۆ مە پرسە سنووران ینی سنوورێن کو ینی بوون سەبەب و سەدەمێن تراژیدیایە کە مرۆڤانەی گەورە کو نابێوان کورد ئەم سینۆر پشتی ئەم بێژن 100 ساڵ بچار بەش ئامادەبوونا سینۆران وەختا بێم سینۆر بە هەموو بوونەوەریە خوێ ڕۆمانە کوردید مرۆڤ چاوە ینی دکارێ هەلسەنگینە بنرخینە ینی مەسەن خەلکێن دیتر مەسەن من جارێکێ کۆنگرەیەک لە ئۆپسالا من ئامادە نەبووم لێ مزانی بوو ینی چەند پسپۆر داواکردنە لە جامعی ئۆپسالا کۆنگرەیەک ناونەتەوی دەرباری سینۆرە ینی سنۆر چییە ینی ئەو کەتە هات بیرامی ینی سینۆر ئامادەبوونا سینۆرە ڕۆمانێ دەهامە بەستامێنی مەسەن بۆ شاعرێکی کارم جێربێژم کە مەسەن سەرنجامتی ئەو دیالێکت و ئەو ئەم بێژن زمانین جهێ و شێوازە تێگەهشتنێ و ئەوژی هەر پرسیرێ کرد و کێشەیەن منیەن لێ چۆن ڕۆمانەڤیسێک دکارێ دیگەل وان سینۆران دانوستەندنێ بکە گەلو ئەوێ ڕۆمانڤیس بخوای وان سینۆران دناسێ دناسی چ لە پاش سینۆر هەیە ئەوەی وێدە ئەوەی ئەولا ئێرە دناسێ پرسێک ینی زۆر تراژیدی ئەوژی من نەتوانم بڵێم ڕۆمانێک دەتوانێت ئەو سنوورانە تێگوشکێنێت دەتوانێت ئەو سنوورانە یەک بەیەک لە بەریەکیان بڕۆخێنێت چۆن من حەزم کرد ینی پێشتر ئەوەم لە خەیاڵا بوو ئەموت منە بێت ڕۆمانێک لەگەڵ خۆما بەرمەوە بۆ کوردستان کە لە شاری سلێمانیە بۆ نمونە شاری سلێمانی ینی بە شێوازێکی وا سەر لە نوێ دروست بکەمەوە لە فەزای ڕۆمانەکەمە کەوا لە گەڕێکی سابوونکەران بە معنایەکی تەواو وەکو جاران چەند ماڵێک هەبێت سابوون دروست بکەنەوە وەکو جاران لە بۆ نمونە لە ینی خومچیەکان لە جێگەی خۆیان مابن ئاسنگەرەکان وەکو جاران بە گوزەرەیە تێپەڕیت و گوێت لە دەنگی بڵێن ئەوەی قاع خۆشە بێت کە ئیتر ڕۆژانە لەو گوزەرەیە ئیشیان پێ کرد و لە گەڕێکی چوارباخە بۆ نمونە باخەکان وەکو جاران مابن و ئەو گەڕەکە بە معنایەکی تاو نەک بە معنا تەقلیدەکەی لە گەڕێکێکی بڵین شارێکی ترۆ ناوێن نابێت چوارباخی تیا بێت کە ئیتر مناڵەکان یاری تیا بکەن و لە هەمان کاتیشە شاری سلێمانی وەکو جاران لێرە و لەوێ بەرکەسانێک بکەویت لەسەر جا دەبێتیان لە شوێنەکانی ترە بڵێن ئەمە فڵان کەسی بابانە ئەمە فڵان شێخی جارانە لە گەڕێکی کانیێسکانە حەزمە کرد یعنی چەند ماڵێکی سەرەتای دروست بوونی شاری سلێمانی تیا بووایە کە کاتێک لە قەڵاشوارانەوە هاتوونەتە سلێمانی چونکە ئەو کاتە بابانیەکان خۆیان چوونەتە گەڕێکی کانیێسکان و حەزمە کرد جوولەکان چەندین ماڵی جوولەکەی تیا بووایە چونکە ئەمانە هەمووی خۆی بۆ خۆی یعنی ئەوە شاری سلێمانی بوو بۆ من
من حەزمەکە لە ڕۆمانێکە بمتوانایە سلێمانێکی وا دروستکەمە وەکو ئەوەی کە لە خەیاڵی منە هەبوو، وەکو ئەوەی کە لە خەیاڵی باوکی منە هەبوو، وەکو ئەوەی لە خەیاڵی پیر و گەنجی شاری ئەم سێمانەیە هەبووە. حەزمەکە لە شاری سێمانەیە بچوومایەتە ماڵی کەریمی عەلەکە، بچوومایەتە ماڵی پیرەمێرد. ئەمە ئیشی منە، ئەمە ئیشی ڕۆمان نووسە کە ئەم فەزایە و ئەم جیهانە لەنوێ بخڵقێنێتەوە. من باسی شارێکت بۆ ئەەکەم. ئەوە ئیشی ڕۆمان نووسە کوردستانێکمان بۆ دروست کات، جیهانێکمان بۆ وڵاتێکمان بۆ دروستکە لە ناو ڕۆمانێکە کە کاتێک ئێمە خوێنینەوەکو تاشی کورد گەنجێک لە دیاربەکریان لە مەهاباتیان لە هەر شوێنێک بێت کە کاتێکی خوێنێتەوە هەست بە سەربەستی بکات لەو ڕۆمانەیە سنوور نەبێت. ڕۆمان ئەتوانێت ئەو فەزایە بخوێنێت. ئەوە من گومانم لەوە نییە. و کە ئێستا سنوورەکەش هەیە، کە ئێستا سنوورەکە هەیە، ئەوەندە ئێمە خۆمان لە ژیانی ڕۆژانەمانە ینی ئەم سنوورە بووە بە خەوێکی ناخۆشمان، ئەم سنوورە ینی هێلانەی کردو لە ناو ڕۆحمانە و ئیتر بە شێوازێک لە شێوازەکان ینی ڕەنگی یاوەتەوە لە خەیاڵی نووسەرەکانیشمانە پێی ناوێرن. لە زۆربەی ڕۆمانەکانمانە ئێستا و هاتووە فەزایەکی ینی جیهانێکی بۆ خۆقانونی سەیرەکەی و سنوورەی و خۆی داناوەتەوە ئەکراداینە نایێتەوە. بێ کاک مینان پرسێکی تر پرسێک چاوە بڵێم یعنی ئەز نابێن بگشتی هەر تەجروبەیاتە تا کیژان ڕادەیە توی دخوازێ هندێک تایبەتمەندیên te di qehremanê te de hebin. بڵێ شتێکی وسا çêbûyî ya no yani em bibêjin bi awayekî ji awayan ha alî moralê gêw li hereketê yanî şêwazekî گومانیتیانی هەموو بڵێم ئەگەر بە نسبەتێکی کەم یا زۆر هەڵبەتە لە نووسەرەکە بۆ نووسەرێکی کە فەرقەکات یعنی وێنایەکی نووسەر دایمە ئامادەی هەیە لە یەکێک لە کاراکتەرەکانە ئەگەر لە هەمیانانە بێت. ئیتر ئەگەر ڕەوشتێکی زۆر بچووکیش بێت و ئیتر شوێنەکانیش ڕەنگی شوێنەکان و هەتا کافتریایەکیش. ئێستا من نمونەیەکت بۆ بێنمەوە. ئێمە نووسەرێکی فەڕەنسی هەیە، نووسەرە پاتریک مۆندیانۆ 2 ساڵ پێش ئێستا خەڵاتی نۆبڵی وەرگرت. لە هەموو ڕۆمانیەکای لە هەش کامێک لە بڵێن لە ڕۆمانەکانی خوێنیتەوە ئەچیتە ئەو کافتریا لە پاریس، ئەچیتە ئەو جادەیە لە پاریس. ئەمە یعنی بۆ ئەو شوێنێکی زۆر تایبەتمەندێکی خۆی هەیە و لە زۆرینەی کاراکتەرەکانی تۆ خۆت پاتریک مۆندیانۆ هەستی پێکەیت. پاتریک مۆندیانۆیەکی گەنج، پاتریک مۆندیانۆی کە تەمەنی 21 تا 22 ساڵە. لە زۆربەی کارەکانیە کەسێک هەیە بەو شێوەیەی کە خۆی پاتریک مۆندیانۆ کە کاتێک تەمەنی 22 ساڵ دائمە ئەگەڕێتەوە بۆ کاتە. من لەو باوەڕێیان لەم کارە تازایی منیشە لەم ڕۆمانەشە ینی لە زۆر شوێنە ینی بڵێن خۆم ئامادەم ئیتر لەوانەیە خۆم ئامادەم بڵێ ئەوە پلانی یان خۆبەر یعنی شێوەیەکی تلقایی خۆبەر. ئەوە من پێم وا بێت شتێکی زۆر جار لە زۆر نووسەرا زۆر لە تەواوی ڕۆمانەکەی ئەیبینیت یعنی کاراکتەرەکان پلاتن کەڵێم کاراکتەرەکان پلاتن هەمووی لێگەچن چونکە یەک قساکەن دیالۆگ نییە. ئەمە شتێکی ترە لە ڕۆمانێکە کە دیالۆگ هەیە و کەسایەتیەکان هەمووی بە دەنگ و ڕەنگی خۆیان قساکەن ئەمە لێرەیات هەڵبژاردا ئەکرێت. بەڵام لە لای من پێم وا بێت ئەگەر بوونی هەبێت و خوێنەر هەستی پێ بکە شتێکی لاشعوریە لە لاشعوری ئەو شتە ڕوویاوە. بەێ پاش شەوگەر چێ ئێستا لەبەردەستە بە کورتی شەوگەر سەوی چاپ ببێ ئەمە چاپ بووە لە کتێبخانەکانی سێمانی لە هەموو کتێبخانەکان دەستەکەوێت نو چاپ بووە بەڵێ 11 بڵاو بووی ئەندێشە بڵاو بووی بەێ ئەمە بڵاو ئێستا وەک پرۆژە چ لەبەردەستە ڕۆمانی یان چیرۆکن؟ من بەڕاستی کۆمەڵێک چیرۆکمەیە کە پێشتر بە هۆڵندی بڵاو بووەتەوە ئامادەم کردوون بە کوردی ساڵی داهاتوو بڵاوی بکەمەوە
هەر لە دەستگا ڕۆشنبیری یەکەم جار بە هۆڵندی ئەو نووسین بەڵێ بە هۆڵندی نووسیومە و ساڵی 2013 بڵاو بوویەوە و دوای ئەوەی کە ئێستا من کاری لەسەر بکەم ئەوە ئەتوانم بڵێم ساڵ زیاترە ئەویش زۆر پرس چێبوون بەڕاستیژی میران چەند پرسی ترژی هەنێ من هەر بپلە چونکی وەخت بەر دوایی دچێ چۆن مەسەن بێژن یەکی کوردی هۆڵندی دەنویسینە ئەو بریارە کوستە ئەو دەق پێویستە بە کوردی بێ و ئەم بە هۆڵندی بێ مەسەن بۆ شەوگەرنە بە هۆڵندی بوو ئەوژی پرسەکە بۆ نووسەری ئەوە بدە زمانە بنووسە ئەو کی بریاری دەدێ کی من پێما بێ بۆ من هەستەکەم ینی چیرۆکەوە ڕۆمانی شتێکە ئونیفرساڵە شتێکە ینی من کێشم لەگەڵ ئەوەیان نییە بەڵام بە ئەگەر زۆر بڵێم زۆر بە ڕاشکاوی بڵێمەوە هەستێکی نەتەوەی یەکە من گەڕ ینی بەرهەمێکی وا شتێکی وام لەگەڵ خۆما هێنابێتەوە هەڵبەتە لەلایەنی مادیشەوە من ئەگەر بتۆ بە هۆڵندی بنووسیت زیاتر ئیسیفادەیەکی لەوەی بە کوردی بنووسیت مەبەستم ئەو بارەی حسی ئەوەی مەسەن یەک بە دوو زمانە دنووسێ بەڵێ ئەوە کی بریارێ دەدە کو ئێستا من بە هۆڵندی دەنویسم یان مەسەن تو چووتە ڕاهشت پێنووسێ هەرتێ دەست بنووسینێ بکە چۆن مەسەن دەبی کوردی یان هۆڵندی یان عەرەبی یان کوردی یان فڕەنسی ئەو پەیوەندی بەسەر ئەوە هەیە تۆ چۆن بیرەکەیتەوە بە چ زمانە بیرەکەیتەوە بە چ زمانە خەوە بینیت تۆ یەکەمێشت ینی بەرهەمی خەوەکانت بەرهەمی خەیاڵت بە چ زمانێک تۆمارەکەیت ئەوە پەیوەندی بەوە هەیە ینی لە زمانی هۆڵندیە ئەو نە لەو بوارەیە لە بڵین لەو زمانەیە و لەو کۆمەڵگایە تێکەڵیم هەبوو زمانی ماڵەوەی ئێمەش زمانێکی هۆڵندی ئێمە لە ماڵەوە لەگەڵ مناڵەکان و لەگە خەزانەکان بە زمانی هۆڵندی قساکەین من لە لای منیش ینی گەشتۆتە ئەوەی کە من ئیتر بە هۆڵندی خەو ببینم بە هۆڵندی بیر بکەمەوە هەر لەبەر ئەوەش زۆربەی کارەکانم بە زمانی هۆڵندی بوون یعنی ئەوژی مەسەلاک لا شعورم بێژن بێگومان بە هەر حاڵ زۆر سپاس ji بۆی ئامادەبووناتە بڕاستیژی چەند پرسی تر هینا مابوون پرسا هەر دەرباری هۆڵندا قسە بکەن و دەرباری ڕۆژە ئاوا و چۆن بکەن و چۆن بکەن و بە هەر حاڵ حتا جارێکی تر سیارەکە قسەکانمان هەمووی ئەوانەشی لە خۆی کرد گەلێکی سپاس بۆ ئامادەبووناتە بینەر و تەماشەوانین هێژا لاویا بەرنامەیە بناوێ خوێ بناوێ ڕۆمان نویسێمەی دەلالژی میران ئیبراهام سپاسیەکە پڕگەرم بۆ گوهداریکردن تەماشەکردنەوە هەفتیا بێمێ دیسا هەفتوو بینن دیساژی تەجروبەیەکە دیر زمونەکە دیتر و دەرد و کولێن دیتر بخاترێوە شەب خۆش دشەوا هجرانێ دە من دخواست تشتكي جتارة ببيجن تشتكي بقاسي إيشازا قروسان مزين بقاسي بجنا آزادية خوشيك بقاسي دلي دايكا من گرم بقاسي خوينا شهيدان بيروز بقاسي بارانا سينوران خمدين من دخواست جتارة ببيجن جتا حزدكم ولاتو